سڵاوتان لێبێت بەرنامە تایبەتەکانی ساڕێژ لەم ماوەیە بەردەوامە. ئێمە ئەمڕۆ لەم بەرنامەیە وەڵامی چەند پرسیارێک وەردەگرینەوە، یان وەڵامی پرسیارێکی زۆر گرنگ وەردەگرینەوە. ئەویش ئەوەیە کاتێک یەکێک نەخۆشێکی هەیە یا خود نەخۆش دەکەوێ، پرسیار دەکە ئایا من بڕۆم بۆ چارەسەری نەخۆشیەکەم لە نەخۆشخانە گشتیەکان لە خستەخانە حکومیەکان، یاوە خود بڕۆم بۆ لای پزیشکێک لە نۆڕینگەی تایبەتی خۆی، یان بچم سەردانی نەخۆشخانەیەکی تایبەت بکەم تاوەکو لەوێ چارەسەر وەربگرم. اینجا ئایا ئەگەر هاتوو نەشتەرگەری بێت یاوە خود وەرگرتنی چارەسەر بوو نووسنی لە ناو نەخۆشخانەکە بێ هەتاوەکو چارەسەرەکەی دەبێت. هەموو ئەمانە دەبنە پرسیار لە هەیەک، چونکە لەوانەیە کەسەکە تەنانەت لە ڕووی زانستیەوە نەزانێت چۆن کێشەکەی چارەسەر بکە. بەڵام بەشێکی تریشی ناتوان ڕێبشاردرێتەوە کە ئێستا لە ناو سۆشیال میدیا لە ناو خەڵکا بە شێوەیەکی وا باز دەکرێت کە ئەگەری ئەوەی چوونە کەرتی تایبەت تەنها مەرامەکە بۆ ئەوەیە کە پزیشکان دەیانەوێت بۆ دەستکەوتنی قازانجی مادی خۆیان ئەم نەخۆشانە بڕۆن لەوێ چارەسەر بکەن. ئێمە بۆ ئەوەی وەڵامەکان وەرگرین میوانداری دوو پزیشکمان کردو. یەکێکیان تەنها و تەنها کار لە کەرتی گشتی دەکات، واتە هیچ نۆڕینگەیەک و هیچ نەخۆشخانەیەکی تایبەت نییە کە ئەو بچێت سەردان کا و نەخۆشی تێدا ببینێ، ئەو تەنها کار بۆ کەرتی گشتی دەکات. پزیشکێکی تریشیان کە ئەمەیان زۆربەی زۆری پزیشکانە لە وڵاتی ئێمە ئەوەیانە کە هەم لە کەرتی گشتی واجبات و ئەرکەکانی خۆی جێبەجێ دەکات، و لە هەمان کاتدا لە کەرتی تایبەتیش وەکو ئەو پسپۆڕی هەیەی ئیشەکانی خۆی جێبەجێ دەکات. نەمێ میوانەکانتان پێ بناسیێنم کە ئەوانیش بەڕێز دکتۆر کاروان نانەکەلیە کە ئەو پزیشکی پسپۆڕی فریاکەوتنە و لە هەمان کاتا بەڕێوەبەری نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژاوای لە شاری هەولێر دکتۆر جامەخێربەی سەرچاوان و دکتۆر سامان تاهێر ئەو پزیشکەی کە بەیانیان لە کەرتی گشتی و ئێواران لە کەرتی تایبەت کار و ئیشەکانی خۆی جێبەجێ دەکات کە ئەو پزیشکی پسپۆڕی نەشتەرگەریە دکتۆر جامەخێربەی سەرەتا دکتۆر کاروان با لەوە دەست پێ بکەین. وەکو پرسیاری یەکەم، ئێوە لە نەخۆشخانەی فریاکەوتنن و ڕۆژانە خەڵکانێک سەردانتان دەکات، بەداخۆ لەوانەیە زۆربیان لەبەر ئەوەی کە حاڵەتی لە ناکاو و کتوپڕیان توش بوو پێویستیان بە فریاکەوتنی خێرا هەیە. بەڵام لە هەمان کاتە وەکو ڕوئای جەنابەت لەسەر نەخۆشخانە گشتیەکان، وەکو پرسیاری یەکەم، ئەو نەخۆشە چۆن وەڵام بدرێتەوە باشە، بچێتە کەرتی گشتی یان بچێتە کەرتی تایبەت؟ بەڵێ، زۆر سپاس دەبۆ جەنابتان، سپاس دەبۆ ئەو دەرفەتە. کاکتۆرجان، ینی ئەوە دەوەسێتە سەر مەسەڵ قەراردانی ئینسانەکە کە لە ئایا لە خۆشخانەی حکومی چارەسەر بکرێتن یان لە خۆشخانەی تایبەت چارەسەر بکرێت، قرار یەکەم لەبۆ نەخۆشەکە دەگۆڕێتەوە کە خۆی لەکوێ چارەسەر بکرێتن. بەڵام لە حالەتە تاڕیەکان لە کاتی فریاکەوتنەکان زۆربەی خەڵک ڕوو لە کەرتی گشتی دەکاتن، لەبەر ئەوەی دەتوانم بڵێم ینی بەڕاستی ئەو عەدەدی دکتۆرە و پرسپۆرە جیاوازیەکان کە لە نەخۆشخانەی حکومی موجودە لەوانەیە لە فریاکەوتنەی ئەهلی موجود نەبی دەم و دەست. بنمونە لە بەشی پێشوازی مەسەلەن دکتۆری ئەخسایی فریاکەوتن و مقیم ئەقدام و ئەخسایی جەڕاح، ئەخسایی کسوور، ئەخسایی جملە عەسەبی و بەنج هەموو موجودن و لە ناو زۆربەی کاتیش ناو خەستەخانەنە بە چەند خوڵەکێک ینی 6-7 دکتۆر بینیوێتی کسوور ئیشی خۆی کردیە، مێشک و دەماریش خۆی کردێت، جەنەرال سێرجن بە یەک پاکێجی ئامادە لە فریاکەوتنەکانی ئیشەکەی لەبۆ دەکرێت و زۆر جاریش وێ ینی کەیسەکە لە خیلالی نەبوویتە نیو سەعات کە ئیسعافات ئەوەلی لە ناو تەواڕی لە بۆ تەواو دەبی نەخۆشەکە دەگەێنرێتە عەمەلیاتیش، دەگەێنێتە عەمەلیاتیش یان بەنجی دێ بەنجی دەدرێت و دەبردرێتە عینایەش. ئەو قووەتەی لە حکومی هەیە ئەم تەسەوڕ ناکەم لە ناو تەواڕیەکان بە تایبەتی هەبیتن لە کەرتە تایبەتەکان، لەوانەیە دکتۆرەکی لێیە دەبینیتن، بەڵام دابینکردنی دکتۆرەکانی کە تەسەوڕ دەکەم کاتی بێ هەتا لە دەرەوە دێن لە ڕووی سەرچاوی مرۆیی، لە ڕووی سەرچاوی مرۆیی فریاکەوتنەکانی حکوومەت پاکێجێکی ئامادەکراوی تەواو. بەڵێ، چونکە ئەگەر ئێمە باس بکەین کەرتی گشتی فریاکەوتن ینی بڵین بناغەیەکی پتە و بەشێکی زۆر گرنگی لێ پێکدێنێ، بەڵام لە هەمان کاتە نەخۆشخانەی دیکە هەیە کە ئەو حاڵەتە ساردانی تری لێ سەردانی دەکرێت کە لەوانەیە بەشێکی هەر لە نەخۆشخانەکەی ئێوە بۆ نمونە کەسێک دێ چارەسەری سەرەتایی بۆ کرێ، بەڵام وەرەقەیەکی پێدەدرێت سەردانی بۆ نمونە نەخۆشخانەی ڕزگاری بکە لەوێ پسپۆڕی تایبەت با زیاتر لەگەڵ بڕۆ. بە هەمان شێوەی
چارەسەرە سەرەتایەکەی لەوێ ئایا چارەسەر دەکرێت بۆ شێوازەی کە پێویستە؟ بەڵێ یەک لە کاکتۆر عفوم کە نقطەیەش باز بکەم یەک لەو سەبەبانەی کە مەسەرەن فریاکەوتنە حکومیەکان ینی خەڵک بیدایەت زۆر ڕوو تێدەکاتن ئەوەیە کە مەسلەی راپۆرتی پزیشکی سەرەتایی و پۆلیس و ئەو کەیسانە لەوێن دەرێ تێگەلا دەکرێتەوە تا ئێستا قانونێکمان نییە لە فریاکەوتنە تایبەتەکان ئەو بتوان ئەو کێشەی چارەسەر بکەن. ئەمە ئێستا لە نەخۆشخانەی ڕۆژئاوا بەس نەخۆشی تاڕی نابینین ینی نەخۆشی ساردەکانیش دەبینرێتن بەنمونە بەس بەیانیان سێ ڕاوێژکاریمان هەیە ڕاوێژکاری ئێسکوشکان ڕاوێژکاری هەناوی ڕاوێژکاری نەشتەرگەری گشتی و ئێستا خەریکی ڕاوێژکاری قورگلووت و گوێ و بکرێتەوە و بەنمونەش یانی ئەگەر تەمەشای داتای ساڵانەمان بکەیت لەوانەیە ئەو نەخۆشانەی کە هاتێن زەختەکەی کۆنتترۆل بکە سوکەری کۆنتترۆل بکە یان لە بۆ شتێککە هاتیە عدەدەکەی زیاتر لە ئەوانەی کە بە کت و پڕی هاتیینە ئستێکەواتە ڕاوێژکاریەکان بۆتە هۆی ئەوەی کە مەسەلەن خەڵکانێک بێن بۆ وەرگرتنی چارەسەر سەردانی بکەن ڕێژەکە زۆرە کاک دکتۆر ئەمن بە سیفەتی ئەوەی لە نووسینەوەی داتای ئاماری ساڵانەی دایرەی فەرمانگەی تەندروستی هەولێر ئەو ساڵ بەشدار بووم تقریبا نزیکەی 2 میلیۆن نەخۆش ینی سەردانی بنکە تەندروستیەکان و ڕاوێژکاریەکانیان کردی لە ساڵی 2022 ینی لە ساڵی 2022 ئەگەر ینی بە تێکرا حساب بکەین ینی هەر تاکێک ینی جارێک سەردانی کردیە شەر نییە ینی ئەو شتەکە هابی خەڵکەیە برێ ئەم بەشداریم نەکردی بەس یەک نەخۆشی لەوانێ 5,000 هاتووە و نەخۆشخانەی جیاوازی سەردانکردنەکان کەواتە ئەو 2 میلیۆن سەرکردانکردە ئەکید ئیسپادەیان بینیوە بۆ ئەو بەراوردکردنە دێنە سەری بەس حەزم لێ ئەمان پرسیاز مەڵام بە شێوازێکی تر دکتۆر جان تۆ بەیانیان و بڵین هەندێک جار ڕۆژەکانی ئێشگری 24 کاتژمێری لە ناو نەخۆشخانە گشتیەکان بەسەر دەبێت و لە هەمان کاتیشە لە نۆڕینگەی خۆت و بە پێی پێویستیشیان بە پێی گونجاندن ئەو نەخۆشانەی کە پێویستیان بە نەشتەرگەریەک هەیە لەوانەیە بەشێکیان چەندانەیەکیان کە حەزم لێ خۆت بۆمان باسکەی لە کەرتی تایبەت نەشتەرگەریان بۆ بکەیت تۆ وەزعەکە چۆن نەبینی لە بینی کەرتی گشتی و کەرتی تایبەت بۆ چارەسەرکردنی نەخۆش هەم بۆی وەڵامێکیش بێ بۆ ئەو کەسەی کە پرسیارەکەی کردو با بڵێ بڵێ دەستان خۆشەڵام سەرەتا پێش ئەوەی بێم ناو خودی لوبی مۆزوعەکەی جنابتەوە بابەتێک دووروژان ئەو پزیشکانێکەوە لە کەرتی تایبەتی و کەرتی گشتی ئیش دەکەن و ئەو پزیشکانی کە نمونەی دکتۆر کاروان لە تەنها لە کەرتی گشتیدا ئیش دەکات ئەتوانم بڵێم 90 بەسەرەوەی ئەو پزیشکانی کوردستان بە تایبەت پسپۆڕەکان لە هەردوو کەرت ئیش دەکەن ئەگەر زۆر ڕێژەکە زیاتریش نەبێت ئەنا ئەو 90 و قسوورەی کە لە هەردوو کەرت ئیش دەکەن ئەتوانم دیسانەوە بە تەحەداوە بێڵم لەوانەیە نسبەیەک جار زۆری ئەتوان بڵێم 3 بەشی خۆزگە بەو سیستەمە دەخوازن کە با بڵێن دکتۆر کاروان و هاوپیشە و هاوڕێکانی لە نفسی اختصاسە تێدان بەڵام سیستەمی ئێمە وای نەکردووە سیستەمی وڵاتی ئێمە یانی وڵاتی ئەمە بەسەوە پزیشکەکان خوازیارن کە ئەگەر هاتوو بە شێوازێک ڕێک بخرێ کە پزیشکێک تەنانەت نەشتەرگەریش بێ بەس کار بۆ حکومەت بەدڵنیایەوە بەڵام بەو سیستەم و بەو ئیمتیازاتە و بەو ڕێوشویانەیەکەوە ئەو پسپۆڕی کە تەنها لە کەرتی گشتی ئیش دەکات شایستەیەتی بڵێ ئەو کە شایستەیەتی بێگومان سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت ئەمە دەبێت لەوە دەست پێ بکەین ئەو گرفتانە چین کە لە کەرتی تەندروستی داهن لە کەرتی تەندروستی گشتی چ گرفتێکمانەیە لە کەرتی تەندروستی تایبەت چ کێشەیەکمانەیە ئەمە هەتاوەکو پزیشکێک لەگە لە بواری خۆشماندا باس بکەین هەتاوەکو تەشخیصی نەخۆشیێک نەکەین نازانین چارەسەری بکەین ناتوانین چۆن چارەسەرکەین و چۆنیش دەتوانین تەشخیصی بکەین هەتاوەکو فاکتەرەکان یا هۆکارەکانی مەترسی توشبوون بە نەخۆشیێک نەزانین ناتوانین بگەینە تەشخیصیش ئەو گرفت زۆرە بەڕاستی وەکو دەڵێ نازانین لە چۆ دەست پێ بکەین لە بواری کەرتی تەندروستی و من زەمنی هات کەرتی تەندروستی تایبەتیش بۆ نمونە شوێ تایبەتەکەش بەشێکە لە سیستەمەکە لە کۆتاییدا نەبوونی بینا یەکێک لەو گرفتانەی کە لە بواری تەندروستی کەرتی تەندروستی گشتیدا گرفتێکی گەورەیە یعنی ئەتوانین بڵێن لە پاش ڕاپەڕینەوەستی 2 ساڵە ڕاپەڕین کراوەسی 1 ساڵە حکوومەتێکمان هەیە بۆ نمونە وەکو شارێک وەکو پایتەختی هەرێم وەرگرین وەکو نەخۆشخانەی فێرکاری لەوانەیە بڵێن هەموو بینەرانی بەڕێز و جەنابەت و کاکتۆر کاروانش لەوانەیە معلومات بە جگە لەوەی کە دوو فریاکەوتن لە ناو هەولێرا دروست کراون یا نەخۆشخانەیەکی لەدایکبوون دروست کراوە بەخێر و سەدەقە و منەظەمە و نازانم ئیتر کەسی خێرخواز و ئەمشتانە نەخۆشخانەی فێرکاری دروست نەکراوە غیری ئەوەی کە هەولێری فێرکاری و ڕزگاری فێرکاریمان هەیە هی سەردەمی سیستەمی پێشووتری
کە وڵاتیان بەڕێوە لە فێرکاری بۆ ئەوەیە ینی کە هەم خەڵکی لێ پێگەێنرێ و هەم چارەسەری نەخۆشی اختصاسەکانی تێدابێ ئەوە فێرکاری بۆ ئەوەی کە بێگومان ڕوون بێ قوتابی خوێندنی باڵا ماستەر دکتۆرە ئەوانش سوودی خوان وەرگن و سوودی خوان بگەێن نەبوونی بینا ئەمە بەشێشێت نەبوونی سیستەم و پلانێکی ڕێک و پێک و تۆکمە لە بواری تەندروستیدا نەبووە بەداخەوە جا کابینە لە دوای کابینە نەیانتوانێت ئەم گرفتە چارەسەرکەن بۆ نمونە کار لەسەر ئەوە بکرێت کە ئامار و داتایەکی بە شێوازی ئامار و داتامان هەیە بەکاری بێن لەو پێداویستانی کە لە مستەقبەلا پێویستمانە بۆ نمونە دکتۆر کاروان لە ئیدارەدا ئیش دەکات لە نەخۆشخانەی خۆی لەوانەیە تا ڕادەیەک بۆ نمونە ئەو بابەتی تا حدێک مەسەلەن کۆنتترۆل کرد بێت بەرحاڵ خۆزگە لە هەموو کوردستانە با بڵین ئەو شێوازە پەیڕۆ بکرایە بۆ نمونە تۆ لە ماوەی ساڵی ڕابردوودا لە نەخۆشخانەکەتە بە تەقریبی بۆ نمونە 1000 دانا لەم دەرمانت پێویست بووە ئەو دەبێتە پلانێک دەبێتە ئامارێک بۆ ساڵی داهاتوت یعنی میزدیستریبیوشنێکی زۆر هەیە مەبەستت ئەوەیە ئەگەر هاتوو سوود لەو داتایانی لە نەخۆشخانە حکومیەکان هەیە وەربگیرێ دەتوانێت پێش بخرێ پرسیارەکەی من ئەوەیە کاتێک کە تۆ نەخۆشێک دێتە لات لە نەخۆشخانەیەکی گشتی ئەو ڕۆژە لە ڕایۆشکاری دانیشتووی بە ڕێژەی سەڵات چەند دەتوانیت چارەسەری ئەو کەسە بکەیت لە ناو نەخۆشخانەی لەم حاڵەتی ئێستا هەیە ویستم بێمە سەر وەڵامی ئەو پرسیاری جەنابەت بە کورتێکی دەتوانین بڵین نە مستەشفای حکومی ئەوەندە وێرانە سەفرە نە مستەشفا تایبەتەکانی وڵاتی ئێمەش ئەوەندە پێرفێکتەوە 100% بوونە ئەمە جوابی پرسیاری نەخۆش زۆرجار بۆ شێواز دەدەن دەڵێت تۆ کامیان باشترە دەڵێم وەڵاهی نە ئەمەیان 100% نە ئەوەشیان 100 نە ئەمیان 190 نە ئەویان 100 دەیە فارقێکی بەدڵنیایەوە چون کارتی تەندروستی بەڕێوەبەری کارتی تەندروستی تەنها سەرچاوی مرۆیی نییە پێم خۆش و جەناب شارتێک کرد بۆ بابەتە سەرچاوی مرۆیی من بەڕوونی بۆ نەخۆشەی باز دەکەم کە دەڵێم بۆ نەخۆشەکە واتە شوملی هەموو نەخۆشێک دەکەم هەموو کەسێک کە ئەو پرسیارەی لە مێشکدا دەیەوێت جوابەکەی دەست بکەوێت ئەمن دەڵێم وەکو دکتۆر من هەر خۆم لە نەخۆشخانە ئەهلێکەش هەر خۆم عملیاتەکە دەکەم و کارمەندەکەی لەگەڵیشمە سەرچاوە مرۆیەکەیە هەمان کارمەندە بەڵام ئەو ئەچیزە پێشکەوتووی کە لە مستەشفای ئەهلی دەست دەکەوێت زۆر دەگمەنە لە مستەشفای حکومی دەست چەندی نەخۆشەکان ناتوانم نسبە بدەم ناتوانم یعنی بەپی نەخۆشخانە تایبەتە کەوتووە نەخۆشخانەی تایبەت هەیە لەوانەیە نەخۆشخانە حکوومەکە زۆر لە نەخۆشخانە تایبەتەکە باشترە بەڵام بەگشتی تایبەتەکان ئەتوان بڵێم باشترن بە ڕێژەی نەخۆشەکان بە ئاوهای لێوکەی نەک بە ڕێژەی نەخۆشخانەکان ئایا سەتا چەندی نەخۆشەکان دەکرێت ینی بەبێ ئەوەی هیچ کێشێکی هەبێ نەشتەرگەریەکەی بەڕێژەتوان بڵێم سێ بەشیان تا حدێکی زۆر سێ بەشیان 170 بۆ 80 دەتوان لە نەخۆشخان حکومیەکان ئەو چارەسەری کە پێویستێتی هەتا بە نەشتەرگەریشەوە زۆر باشە باسی ڕێژە بکەین لایەنێکی دیکە ژۆر بگرین دکتۆر کاروان تۆ پزیشکی و هیچ سەرچاوەیەکی دیکەی دەرامەتت نییە و لە بۆ حکومەت ئیشەکەی لەبەرەوەی تۆ سپۆڕێتەکە دوایە کە لە فریاکەوتنەکان لە خزمەتی نەخۆشەکانە لە بەرامبەردا جیاوازیەک هەیە لە بینی ئەو مانگانەی کە من و دکتۆر سامان هەمانە لەگەڵ ئەوەی کە جەنابتە لەوێ دیاری دەکرێت ئەگەر ئەمە بکەینە نەخشەیەک بۆ بەرەو پێشبردننی نەخۆشخانە حکومیەکان ئێوە چۆن هەستان پێکردووە کە لە کارتی گشتی ئیش دەکەن و لە کارتی تایبەت ئیش ناکەن و مقابلەکەی چونکە پزیشک زۆر لۆمە دەکرێت لەسەر بابەتی داهاتی کاکتۆر سامانیش باسی کرد ئەگە بێ ئیسفتایەک بکەی ڕاپرسەکەین لە بینی دکتۆرەکان کە بێن یەک داوام هەڵبژێرن بە دڵنیایی و ئەمنیش دەڵێم لەوانەی زۆرینەی بە ئەغڵەبیە خۆیان یەکلا دەکەنەوە ئایا لە حکومی ئیش دەکەن یان لە خۆشخانە تایبەتەکان بەڵام ئەوەی لە حکومی ئیش دەکاتن دەبی یان تو سیستەمێک دابنێ ینی بنمونە سیستەمی بەدەل عیادات دابدرێتن هەیە لە کوردستان بە زۆر کەمە و بە شێوەکە ینی هەتاکو ئێستا 100% نەکەوتە سەرهێڵ و بەبێ مشکلە بە سیستەم ئیش بکرێتن هەموو ساڵانەی کۆمەڵە گرفتی تێدەکەوی ئەو قسمانەی کە وەردەگرن ینی ئیشەکە ئەوەندە زەحمەت نییە مەسەلەن لە خسخانەیەک دە پزیشکت هەیە جەڕە ئەگەر بێت و قراردا کە لێک جودا بکەیەوە ئەو بە دڵنیایی و مەسەلەن پێنجیان دەچنە حکومی مەسەلەن پێنجیان لە ئەهلی دەمینێنەوە ئەتوو بەس معاشەکەیوی تەحویلی سا ئەو دکتۆرانە بکات تاکیدم زۆربەی دکتۆران لەوانەی ڕازی دەبن کە لەبەرەوە یەک داوام هەنگاوێکی باشە بەئاکیدی ئەمن لە پلانی حکومەتدا هەیە ئەم شتە بکە بەئاکیدی ئەمن لەناو بنین کە سێ ساڵی لەناو ئیدارەدامە چەندین پزیشک ینی باسیەوەی کردە دەرێ وەڵڵاهی ئەم بێزارم لەو مەشغەڵەتە و لە عیادە و لە مەسەرەن عملیاتی دەرەوە بەس مەسەرەن هەتا ئەوانەی عملیاتیشان نییە ئەکید ینی خۆی یەکلا دەکاتەوە لە یەک سیستەم ئیش بکاتن بەس بێت و هەم ئەگەهات و چوە نەخۆشخانە تایبەتەکە ئەو سیستەمی مەسەلەن تەدەڕوزی پزیشی هەبی و سبەینی عینوان گۆڕین و مستەقبل مەسەلەن ینی تەمینێکی هەبیتن و هەم ئەوەی حکومیەش
ئەوی لە حکومی دەمێتەوە معاشە هەبی شایستە ئەوی کە ئینسان پێی بژی لە بۆ ماوەی مانگێکدا بە ئەکیدی دەکرێتن ئیش لەسەر بکرێتن دەتوانرێتن ینی بیدایەت یەک نەخۆشخانە وەربگیرێت منە نەخۆشخانێکی گەورە لە هەولێر ڕزگاری وەربگیرێتن کە هەموو پسپۆڕیەکان تێدایە و فێرکاریە بێ لە سێوێت تەجروبە بکەیت بزانیت چەند قوەی ئینسانی دکتۆر لەوێ دەمینێتەوە چەندی دەڕواتن بکە تەجروبەك لە بۆ ئەوەکانی دیکە سەبر ینی بەڕاستی لە نقطەکە دەبی دەست پێ بکەین زۆر باشە وەکو تێچوونیش تەماشای بکەین چونکە یەک لە کێشە هەرە سەرەکیەکان بۆ نەخۆش بە تایبەتی بۆ هاوڵاتی کاتێک کە ئەوێت چارەسەری نەخۆشیەکەی بکە بڕی تێچوونەکەیەتی بێگومان زۆربەی زۆری خزمەتگوزاریەکان ینی بە ڕێژەی 90 بەرەو سەرەوە لە نەخۆشخانە حکومیەکان بێ بەرامبەرە بەڵام لە کۆتاییدا هەر تێچووەوە نییە جا ئەگەر ئەمە حکوومەت هەڵیگرێ یان نەخۆشەکە خۆی ئەگەر بە کورتی پێم بڵێ ئەو ژمارە زۆرەی کە سەردانی نەخۆشخانە حکومیەکان دەکات ئێوە هیچ دەرخستەیەکتان بۆ کردو مەسەلەن ساڵانە چەند دەکەوێت لەسەر ینی بۆ چارەسەرکردنەکەی لەسەر حکوومەت کاک دکتۆر ئەمن بە یەک نمونە دەمێ کە ئاماری ساڵانە لەوێن دەڕا دێم باسی نەخۆ ئەو عملیاتانەی ئێسکوشان دەکەین لەوەی دەتوانین فکرێک وەربگرین بە ئام لەوانەیە نەتوانین ئیسفادە لێ بکەین مثلەن لە ئاماری ساڵی 2022 نەخۆشخانەی ڕۆژئاوا فریاکەوتنی ڕۆژئاوای هەولێر 121508 سەردانی کەر بووە بە فریاکەوتن و بە ڕاوێژکاری و ئەوە تەبعاً لەمان لەیەکی چاری 2022 ئێمە بووینەوە تەواڕی ئەو ماوەی سیستێماگەکەی نەخۆشی کۆڕۆنا بووین ینی بە 8 مانگ بە 8 مانگ بیمافیم ئەو 121000 تقریبا نەخۆشی کۆڕۆنای 2500 نەخۆشی کۆڕۆنا بووە ئەو نەخۆشانەی کە عملیاتیان لە بۆ کرایە لە ساڵی 2022 لە ماوەی ئەو 8 مانگەی ڕۆیی نەخۆشی شکان 2918 نەخۆشی شکان عملیاتی لە بۆ کرا نەخۆشی شکان عملیاتەکەی لە نەخۆشخانە تایبەتەکان ئەگە باز بکەین هیچ عملیاتێک نییە لە ملیۆنە کەمتربی و هەتا 6 ملیۆن و 7 ملیۆنیش دەڕوە و ئێمەش هەموو عملیاتەکان سپۆڕەکانیش هەمان پسپۆڕن عملیاتی شکانی حوزی تێدا بووە گۆڕینی جونگەی تێدا بووە شکانی ڕانی تێدا هەبوو نەخۆشە بووە حادیسەی سیارە بۆ 5 عملیاتی لۆکرایە هەردوو ڕانیشکە حوزیشکە دەستیشکە و هاکەزە ینی کەواتە ینی ئەگەر بێتمە 2980 کەس یەکی 1 ملیۆن و نیوی لە بۆ حساب بکەین ینی چەند ملیارێک دەردەچیتن ینی ئەوە نییە بەس لە نەخۆشخانە حکومیەکانت و فریاکەوتنی سەرەتایی لە بۆ کرا نەخێر عملیاتی سنبینە مێشک و دەمار بکەم کردنەوەی جمجمێ یان شکانی گرانترین نرخەکانە 393 عملیات کرایە نزیکە برین 400 عملیات لە ماوەی 8 مانگی کە چ کولفەشی لەسەر خەڵکی کەم کردیتەوە ئەمە باسی ئەوەی ناکەین ینی کە هیچ نەقسمان نییە بە دڵنیاییەوە نەقسمان هەیە نەقسمان لە دەرمان هەیە نەقسمان لە ئەتیزە هەیە کاگتۆر گوتی ئەتیزاتی تەتەوڕ چەند ساڵەکە نەکرا لە بۆ نەخۆشخانە حکومیەکان بەڵام بەوەی مەوجودە ینی توانرایە ینی کارێکی باش بکرێتن توانرایە ینی نەقسەشی زۆری هاوڵاتیان کەم بکرێتەوە تو لە ماوەی 8 مانگ ینی بتوانانی 2918 عملیاتی بەس ئێسکوشکان بکەین ڕێژەیەکی بەشاهێدی ینی هەموو دکتۆرەکانیش ینی حتا تەسیری ئەم دەتوانم بڵێم ئەو ڕقەمە لەسەر کەرتی تایبەتیش کردیە کە ئەتو 2900 عملیات بکرێتن لە یەک نەخۆشخانەی ئەدی چەند نەخۆشخانەی کە ئاکتیڤ بیتن زۆر باش کە دەتوانێت ئیش بکرێتن پرسیارێک دکتۆر سامان ینی وەکو بزیشتێکی سپۆڕی نەشتەرگەری ئەو لەو پرسیارەکە لەوانەیە تەنانە من ئەوەی کە لێرە دەمەوێت باسی بکەین بۆ ڕوونکردنەوەی بۆ هاوڵاتی بۆ ئەوی کە تێبگا کە لەکوێ چارەسەرەکەی خۆی بگرێ ژمارەی ئەو نەشتەرگەریانەی کە تۆ بە حکمی دەوامت لە کەرتی گشتی و ڕاوێژکاری و لەگەڵ ئەو ژمارەی کە بە شێوازێک مەجبور بووی لە کەرتی تایبەت بۆی بکەیت بەراورد دەکرێت لە ڕووی بەراورد ناکرێت لەیت ڕۆیەوە بەراورد ناکرێت بە پێی ژمارە کوالیتی تا حدێک ئەتوانم بڵێم ئەو وەکو توێتکاروان فەرمووی ئەو کوالیتی لەبەر دەستمانە ئەو موادی لەبەر دەستمانە ئەوی لەبەر ئیشی پێ دەکەین ئەوی لەبەر دەستمان نەبێ زۆر بەڕوونی لەوانەیە هەندێک هەت پسپۆڕۆ بە شێوازێک بە نەخۆشەکە بڵێ و نەخۆشە و کەسوکارەکەی تێ بگەێنێت لەوانە هەندێک جار بێتە هۆی خراپیە تێگەیشتنیش لەگەڵ دکتۆرەکە وەکو جەنابەت ئیشارەت پێکردن لەسەرەتاوە وا هەستکە لایەنی مادی و ئابووری تەنها لایەنە لە پشتی بابەتەوە نەخێر ئەم لایەنە تەنها لایەن نییە بۆ من ئەگەر لە خەفارەیەکە لە ئەو نەخۆشخانەی دەوامی تێدا دەکەم
ئەگەر بێت تووشی دەنەشتەرگەریم لەو ڕۆژە لەو 24 ساعتەیە لەوانەیە نوۆی بەبێ ئەوەی هیچی پێ بڵێم دەڵێم ڕۆت موافقی عملیات نەشریێت بۆ ئەنجام دەم بەڵام لەو دەیە دانەیەکی پێویستە کات نەشریێت لە نەخۆشخانەیەکی ئەهلی پێویستکە لەوێ ئەنجام بدرێت یا ئەوتە لە بەرفقساتە ئەجهزەیەکی متەتەورە ئەدەباتێکی متەتەورترە کە لە نەخۆشخانە حکوومیەکە نیە نەخۆش خۆی داوا دەکە ئێمە بۆی ڕوون دەکەینەوە ئێمە دەڵێن ئەو ئیمکانەتی لەبەر دەستمانە ئەوەندەیە مەحدودە بۆ 1970 ئەمە وەکو ڕێژەیەکی دیاریکا و ناڵێم وەکو نمونە دەڵێم لەبەر دەستمان ئەگەر ڕازیت بە من باشە ئەگەر ڕازینی ئەوی ئەهلێکەش و تێمەگە کە 100 بێت لەوانەیە 170ەکەمان بکات 190 لەوێ لەوانەیە نسبەیەکی نەجاحەتی هەندێک زیاتر بێت یان پێمان باشە لەوێ بیکەیت بەڵام لەوێ نایکی دەبێت بە 170 و یا 150کەی ئێرە ڕازی بیت مەسەلەی بەراورد نەکرێت بەراورد ناکرێت ئەمە دەتوانم بڵێم وەکو خبرەی خۆم ئەو خبرەکەمی کە 8 ساڵە پسپۆڕی 8 بۆ 9 ساڵە پسپۆڕی بوار نەشەرێک گشتیم و زەمیلەکانیشم ئەوی بەداتا ئەگەر لە ئیدارەکان وەریگریت یاخود لە پسپۆڕی دیکە بپرسی ئەتوان بڵێم بیستقاتی ئەو نەشتەرگەرانەی کەوا لە حکومی دەکرێت ینی ڕێژەکە بۆ نوعێ 20 بۆ یەک ئەتوانین بڵین یعنی ئەتوان بڵێم 105 ئەو نەشتەرگەرانی کردومانە لە ئەهلەکان بۆ 195 لە نەخۆشخانە حکومیەکان بوون هاوپیشەکانشم بە هەمان شێوە تەمام کەواتە ئەگەرات و بە وەکو بە شێوازی سینناریۆیەکیش بێت چکە من کاتم کەمەوە ئەگەر بە دوو خولێک پێم بڵێ وەکو سینناریۆیەکدا ڕێژی بۆ نمونە نەخۆشێک کە دێت سەردانی تۆکە لە ڕاوێژکاریەکی نەخۆشخانەی گشتی ئەم شارە خۆت نەخۆشیێک هەڵبژێرە ینی مەسەلەن باوەکو ینی وەکو بڵین بەرچاوڕوونیەک بێ بۆ هەمووان ئەم نەخۆشە لە چه حاڵەتێکە پێویست پێوە بێ بچێتە دەرەوەی نەشتێک بۆ نمونە ینی نمونەیەک وەکو بابەتێک بێت خۆی گەورەترین کێشەمان یەکێک لە گەورەترین کێشەکانمان ئەوەیە نەبوونی متمانە لەوانەیە گەر لە تەوەریچکە مەجال و باسی بکەین لە بینی پزیشک و نەخۆشە یعنی ناڵێم زۆرینە بەڵام بەشێکی باشی مجتەماعش تێوەگلاوە ئەو متمانەیە کەمە باشترین چارەسەر لەو حاڵتەوەی کە خۆیەکە متمانە بە دکتۆرەکە هەبێت بە پزیشکە پسپۆڕەکە هەبێت کە پزیشکی پسپۆڕ گوتی لەبەر ئەم خاڵانە 1 2 3 4 من پێم باشترە نەشتەرگێت لە نەخۆشخانەیەکی ئەهلی بکەیت لەبەرەوەی خطوڕی کەمتر لەبەر ئەچیزەی باشترمان هەیە لەبەرەوەی لۆدمان کەمتر لەسەرا یعنی هەمجا لۆد وەکو نوکتەیەک وەکو هینێک بۆ نەخۆش دێنمەوە یعنی زۆر ئەو گلەیە لە دکتۆر دەکرێت لە پزیشک پسپۆڕ مەسەڵەن دەڵێ لە عیادەکەی مەسەلەن زمانی گوڵی لێ دەبارێت بەڵام لە ئیستشارێکە وڵات دڕکە یعنی جوابی سەلامیشت ناداتەوە من وەکو نمونە پێی دەڵێم باشە من دێمە ماڵی تو ئەگەر هەفتەی جارێ بێم ماڵت باشترین خزمەتت ناکەی دەڵێ بەرێ وڵات بەدڵنیاوە دەڵێم ئەگەر هەموو ڕۆژێک ئەمن و 6 برادری کەشم لەگەڵ من هاتن مەجال دەبێت مەرحەبایم بکەی تااقەت دەبێت جوابی سەلام بدەیتەوە مەجال دەبێت خزمەتم بکەیت دەڵێنە وڵات بێگومان نەخێر ئەو لۆدە یعنی فەرقێکی زۆرە لە بین نەخۆشخانەی ئەهلی و نەخۆشخانەی حکومیە بۆ نەوەکو باسم کردم من لەوانەیە لە هەفتەیەکە نەشتەرگەریەک دوو نەشتەرگەری ماگزیمەم 3 نەشتەرگەریم لە نەخۆشخانەی ئەهلی هەیە بەڵام ڕۆژانە ئەگەر کە خەفەر دەبین ڕۆژانە پێتان غەریب نەبێن نەجەناب و نەبینەری بەڕێزیش دکتۆر کاروانش لە ئیداری ئیشەکە ئەوشتانە ئەکید دەبیستێت کە لۆ دروستە بێت دەگاتە بیست نەشتەرگەری لە ماوەی 24 ساعتە یعنی ئەگەر شتێکیش نەبێ ئەگەر هەر دکتۆر سامانەکان و کاروانەکان و هەموو ئەو پزیشکانەی دیکە نەبن کە دەڕۆن لە نەخۆشخانە تایبەتەکانیش با بڵێن ئەوانی کە ئیش دەکەن یعنی ئەگەر چارەسەریەک یان پێویستیەکان بە شێوەیەکی باش وکو خۆ دوتە سەر و 170 ئەو ڕێژە زۆرەی سەردان کرد بۆ نەخۆشخانە گشتیەکان و بەراورد نەکردنی لەگەڵ کەرتی تایبەت بێگومان ئەوەش نایەتە ئاراوە زۆر سپاس دکتۆر سامان دکتۆر کاروان دوا پرسیاری من لەسەر ئەو بابەتای کە ڕێژەیەکی زۆر خەڵک سەردانی نەخۆشخانە گشتیەکانەکە بەڵام هێشتا گلەیی لەوە هەیە کە بەشێکیان لە نەخۆشخانە گشتیەکانەوە دەڕۆنە کەرتی تایبەت ئێوە لە چه حاڵەتێکە ئەم بابەتە بە شێوازێکی یاسایی دەڕۆ بەڕێوە یان پێچەوانەکەی چییە؟ کاکتۆرجان شتەکە تەواوە ینی چەند لایەنەکەک مەسەڵەن کە خەڵک گلەی لە کەرتی حکومی هەیە یەک لەوانە نەبوونی متمانەیە دووەم شت بەڕاستی پێ بڵێن مەسەڵەن خەڵکەڵێ ئێمە چوینە فریاکەوتن من بۆیە تۆ لێرەی بۆیە ناوی ئەوێ هێنمە نامەرج نییە ئەو شتە لە فریاکەوتنی ڕۆژە بەزەڵێت چوینە ئەوێ بەڵام مەجبور بووین بڕۆینە نەخۆشخانەیەکی تایبەت بەڵێ ینی ئەوە لە چه حاڵەتێکدا ئەگەری ڕوودانی هەیە بەڵێ کاکتۆر دەمەی باسی بە شێوە بکەم دێمە سەر پرسیارەکەشت بە زۆر باشە ینی نەبوونی متمانە نەبوونی سیستەمەکی ڕێکوپێک و نەبوونی وعی تەندروستی کە خەڵک پێرە چاوەڕێ بکردن بیتن بنمونە لە بۆ دەینەوە شەو هەبووە حادیسەی سیارە ڕوویدایە و بەربوونەوە هەبووە نازانم چە هەبووە ئەمە دوو دکتۆری ئەخسای کسوورمان خەفەرە و 11 کێس هاتیە یەک حوزیشکە یەک ڕانیشکە
هەمووش دەیەوێت یەکەم کەس بستەژوورێ ئەو ینی سێرجن دوو جەڕاح دوالە ژۆرێ ئیشی ئێسک و شکان دەکەن ئەویش دەیەوێت یەکەم کەس بکە تەلەفۆن لە بۆ وەزیر دەکات تەلەفۆن لە بۆ من دەکات لە بۆ محافظ دەکات لەوان لە جەنابەت بکە کاکەەوە نەخۆشەکەمان تەخیر بوو سەبری نییە ناعیلا دەرێ پەنجەمەوەشی دەکات دەرێ من دەیبەمە دەرەوە ئەوە یەک لە هۆکارەکانە خەڵک بەڕاستی ینی وەعی نییە کە سەبر بگری کە تازە ئیشەکە قەوما ئەوە بە دەقەک و دوو دەقەت چارەسەر ناکرێتن ینی ئەوە یەک لە نقاطە ڕئیسیەکە هۆکارێکە بۆ ئەوی کە هەندێک جار سەر ڕایبوونی چارەسەر بەڵام نەخۆش دەرەوە هەڵبژێ نقاطەی کە جاروەیە ئەفم بکەی ینی جاروێ لەوانەیە فەحسەشی تایبەتی دەوێتن مەسەلەن ئەشیعەکی ملەوەنی MRI دەوێت لە نەخۆشخانەکەی من دەست ناکەویتن کابرا دەیباتە ئەهلیەک و لەوێن دەرهەنایەتەوە لەوانەیە ئەوەش کە لەوێ گۆڕانکاری بەسەر ڕایدادێت دکتۆر سامان تاهێر پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری زۆر سوپاس بۆ بەشداریکردن دکتۆر کاروانانەکەلی بەڕێوەبەری نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژاوە پزیشکی پسپۆڕی فریاکەوتن زۆر سوپاس دەکەم زۆر بە کورتی بەبیر مەجارێکیان وەزیری بەڕێز وەزیری تەندروستی ئاماژەی بۆ کرد ئێمە سەرڕای قەیرانەکان و سەرڕای کێشەکان پەتای کۆڕۆناشی بەسەرداهات هەموو کەرتی تەندروستی سەرقاڵی چاکردنەوەی ئەو نەخۆشانە بوون یان هاوکاریکردنی ئەو کەسانە بوون کە تووشی کۆڕۆنا بوون کە ئەمە کارێکی زۆر قورس دەبوو ئەگەر هات و پشتگیری ڕاستەوخۆی سەرۆکی حکوومەتی تێدا نەبووە ئێستاش کە هەموو جیهان لە دووبارە بەخۆهاتنوێ دوای پەتای کۆڕۆنا و ڕێخستنەوەی بواری کەرتی تەندروستیە هیوادارین توانی بێتمان زانیاریەکتان پێ بدەین و هیوادارین کەرتی تەندروستی بە شێوەیەکی گشتی و هەروەها کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان زیاتر بەرەو پێش بچێ هەموو لایەکتان هەر تەندروست.